باكم خەریکە ئەڕوا پێی بڵێ زۆر باشە ڕۆڵە بۆنە بپەلەی جا لە تا سبەینێ خۆ بە قوربانە بم ئێستا پێی بڵێ باوەکو جارەکان پێشوو 1000 بیان و نەهێنێتەوە گەورە میشەڵاکی لە سەفەرە سێ گەڕێیتەوە ڕۆژی تر جامەکەڵ دەرەوە و تەبریدەکەڵکە شکاوە گەورم یانی شکاندویانە سلام کاک شەفاهی سلام ئێوە من قۆرەقچیم هەرەوەی کە قەرار بوو سەعات دەبێمە خزمەتان ئارێ من شێتم بێماڵم بەڵام تۆچی خۆدی تۆچی من هیچی من نوکیچێ پێسپیچی بێرنارد و پوچی قۆرت سلام خاڵە سلام دادا سلام علیکم کاگە بشین هاتوین بۆ ئێرەکە سەلام چۆنی ببینی باشی پیرۆزە شایانی نییە خواتە تازە کڕیمانە جوانەوانە باڵێ سەر هەڵگرە خوێن لە لوتداتوە ناوازی لێ بێنە دابۆ ڕازگار داودی ڕازگار تۆی ئەی بابا هەستە بڕۆ باشە داوجان ناتوانم مەسەد بەکەوە لەم ڕێگایە لاوەی